بەم چەند تابلۆیە نزیکەی 80 بۆ 90 تابلۆیە بەشداریمان کردووە لەگەڵ مامەسا ئاکۆ غەریب. ئێمە زیاتر ڕاستەخۆ بەرامبەر سروشدا ئەنیشتین ڕەنگی ئاوی یەکەین. ئەمە یەکەم جارە تقریبان یەک پێشانگا تایبەت ڕەنگی ئاوی بێ و هیچ ڕەنگێکی تری تیا بەشدار نەبێت. ئەوەی کە جێگای سەرنج بوو زۆربەی زۆری خەڵق بەلایەوە پرسیار بوو کە ئایا عەدنان کەریم گۆرانی بێژ ئەم بەشەی تر، بەڵام خۆی ڕاستەکەی گۆرانی وتن و مۆسیقا بەشی دوو هەمووی من بووە وەکو هیوایەتێک بۆ، بەڵام من خوێندومە 5 ساڵ پەیمانگای هونەر جارەکان خوێندووە وە بەردەوام کارم کردووە. لە دەرەوەش لە دەروی وڵات کارم کردووە، هەمیشە لەسەر سروشت ئیشم کردووە. هەر بۆیەشە لێرە بەشێک لە سروشتی کوردستان و بەشێک لە سروشتی ئەو وڵاتانەی کە چوومەتە دەرەوەی وڵاتی کوردستان من کێشاومەتەوە بە ڕەنگی ئاوی. من و کاک عەدنان و مامۆسای گەورە هونەرمەندی گەورە لالە عەبدە بووین، بەڵام بەداخەوە ئەو بەهۆی بارودۆخێکی تایبەتەوە گەڕایەوە بۆ ئەوروپا، نەیتوانی بەشداری پێشانگاکە بکە. من و کاک عەدنان ماینەوە، هەرچەندە ئێمە هەر یەکێک بۆ خۆمان کۆمەڵێک کارمان کردبوو لە سروشتە و کارەکانی هەمووی کاری ئاوی بوو. لە دوای ئەوەی کە یەکتریمان بینی پڕۆژەیەکمان دانا کە پێکەوە پێشانگایەک بکەینەوە، پێکەوە بڕۆینە ناو سروشت و هەندێک کار بکەین. خوشحالی و ئەڤڕووکە ڕێڤەبەریەوە نوچونەوە قەزا ئۆکرێ ئەمڕۆ بووین بوو گوتنەوە چەند وانەکە و ڕێنمۆیەوە بوو زۆرگین خۆشتەوی و بوو پەیدابوونەوە هەڤۆلینیەکێنەوە بینەوە پۆلیسێ هاتنوچونێ و زۆرکی و هەروە بوو شلوڤەکردنەوە چەند ئیشاراتت مرۆرێ و ڕێنمۆیە هاتنوچونێ بوو زۆرکن خۆشتەوی. زۆر ڕاستی زەریش دخوامەتە کەی کەسکیش دچی سپاسی هاتن پۆلیسێت هاتن و چونێت کەم کاتنە ئێرە. بازار ئەتوانم بڵێم خراپە ڕاستیەکەی، ینی خراپ بەو جۆرەی ڕەنگە من هەر ئەگە شوێنەکەم بکرێە ڕەنگە لە ئەوەڵی مانگۆ بۆ کۆتایی مەعادایکرێکە شتێکی کەم بمێنێت و هەر ئەوەندێ. من ئەگەر بێتە سەر کتێبفرۆشی لە ئەساسن کە ئێرەمدانا بەڕاستی ئامانجم بازرگانی کردن نەبووە، چونکە هەمومانە زانین هیچ کەسێک بە کتێب فرۆشی نابێتێ. ئەوەی من ینی دامناوە قوربانیم بۆی داوە شتێکی گەورەترە لەوەی کە بمێ سەرمایەداری بە کتێبەوە بکەم، بۆیە ڕەنگە من زۆر بیرم لە لای بازاری باشی و خراپیەکەی نەبێ، ئامانجی من تەنیاوێ کۆمەڵی خەڵک بتوانم لە ڕێ ئەو کتێبخانەیەوە پێ بگە. دەسەڵەکەم بەگشتی خوێنەری کتێب لە هەموو مەجالەکاندا کەمە وەکو پێویست نییە کە بەداخەوە دەکرا زۆر لەوە باشتر بێ. هۆکارەکانیش گەلێکن هۆکارێک و دوونین مەسەرەن تۆڕە کۆمەلایەتەکان ئەوەی کە بە ئاسانی خەڵک شتەگاتە بەردەستی لە ماڵەکەی خۆی بەلینکێک ئەگاتە ڕووداوێکی گەورە بە دووسێ دیێڕێک دەخوێنێتەوە ئەو هۆکارێکی زۆرەکە وای کردووە خوێنەرکەم بێت.